بەڵێ خۆشەویستەکانم چۆن بگەین بە چێژی ئیمانی ڕۆژوو. یەکەم ڕاستکردنەوەی نیەت کە بۆ ڕەزامەندی خوا بە ڕۆژوو دەبین. هەموو شەوێک یان پارشێوێک لە دڵەوە ئەم نیەتە تازە بکەینەوە، نەک وەک عادەتێکی کۆمەڵایەتی بە ڕۆژوو بین و ئاگامان لە نیەتی دڵەکەمان نەبێ. هەموو شەوێک و هەموو پارشێوێک نیەتەکەت بۆ خوایەک لا بکەرەوانی کە بۆ ڕەب العالەمین بە ڕۆژوو دەبی. وە گرنگیدان بە ڕۆحت نەک برسێتی، ڕۆحت تێر بکە بە شەو نوێژ، بە تەڕاویحەکانت، بە دڵقاڵبوونت بە قورئان و بە ذکری ڕەب العالەمین. چی تێدایە زۆرینەی کاتەکانمان زمانمان پڕ بێ بە ذکری ڕەب العالەمین و دڵمان ئاگا بێ لە ذکر، مەشغوڵ بین بە قورئانەوە و دوور بکەوینەوە لە تەواوی تاوانەکان ئەوانەی حکمت و ڕۆحی ڕۆژوو ناهێڵن، وەک غیبەت، نەزەری حەرام، گوێگرتن لە مۆسیقا و گۆرانی و جگە لەوانەش. و ئەگەر هەبوو بوون گرنگی بدەن بە تێرکردنی ڕۆژوەوان، بزانن کە ئیفتاری ڕۆژوەوان زۆر گەورەیە. چی ئەجر و خێرێکی ئەو ڕۆژوەیەتی کە گرتوێتی بۆ تۆش دێت. یەک ڕۆژوەوان تێر بکەیت و بە نان و چێشتی تۆ، بە نان و خواردنی تۆ ڕۆژوو بشکێنێ و ئیفتار بکاتەوە، چ خەیرێکی گەیشتووە لەو ڕۆژوەی هەمووی بۆ تۆ دێ، بەبێ ئەوەی زەڕەیەک لە ئەجری خۆی کەم بکاتەوە. چ فەزلێکە بۆ ئەوانەی کە هەبوون بتوانن ئەوە بکەن. و هەست و شعور بکە بە برسێتی هەژاران، شکرانەی نیعمەتی تێری و پڕی خۆت بکە. چاک بزانن خەڵکانێکی زۆر هەن هەموو ڕۆژەکانی ساڵ ئاوا برسین، بە ڕۆژوش نین، بەڵکو لە نەبوونیاندایەکە یەک ژەم ئەگەر شتێک هەبێ و دەستیان بکەوێ بتوانن بیخۆن. بەڵێ خۆشەویستەکانم ئەمە گرنگی ڕۆژوو بەرووبوومەکەیەتی و حکمەتی ڕۆژوو لەم تەقوایە کە ڕەب العالەمین ئەفەرمێ، نەک تەنها خۆمان برسیکەین و خۆمان تینوکەین.